بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ پێویستە کورد بەشداری بکات و زۆرینەی خەڵکی کوردستان بەشداری دەنگدان بکات بۆ ئەوەی کە سەنجی کورد لە عێراق زیاتر بێت، هەتاوەکو بتوانین کە مافەکانی کورد زیاتر بەدی بێت. ئەگەر بێت و کورد بەشداری نکات و زۆرینەی خەڵک نەچێت بە هەڵبژاردن، ئەکید بە کە ڕێژەی کورد لە کورسەکان کەم دەکات و ئەوش دەبێت ئەوەی کە کورد کەمتر دەکەوێت لە ناو پەرلەمانی عێراقیدا. مادەنێ ریفراندۆمە ڕاگەیان دەبایە ڕای خۆمان جیاواز بە دەبایە خۆمان دوو کردبەوە لە عێراق، دەبایە هەموو حیزبەکان بێکەوە یەکدیان گربایە، هەموو یەک قەوارە بە یەک قەواری سیاسی بەهێزێکی زۆر گەورەوە دەوڵەتمان ڕاگەیان بەیە، نەک دووبارە چووباینەوە بەغدا عێراق دووبارە بەشداریمان کردبەوە لە هەڵبژاردننی عێراق. هەڵبژاردننی ئەم جارەی عێراق بۆ کوردستان بایەخێکی گەورەی هەیە. پێویستە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی حیزبی، بەبێ جیاوازی هەموو ئایدۆلۆژیایەکی سیاسی بەرەو سندوقەکانی دەنگدان بڕۆن بۆ ئەوەی پێگەی کورد لە عێراق بە شێوەیەکی بەرچاو بەهێز بێت و هەموو ئەو نەهامەتیانی کە لە ڕابردوودا بەدەست بەغاوە چێشتمان دووبارە نەبێتەوە. گرنگ نییە دەنگ بە کام حیزب و لایەنێکی سیاسی دەی، گرنگ ئەوەیە دەنگەکەت بۆ کورد بێت، پێگەی کورد لە بەغدا بەهێز بێت. دیوان هەڵبژاردنە دێ ئەس بێبێمەوە بەشدار بن ڕۆژێن پێش دەست بەش بۆ دەوڵەتا کوردی بۆ بەرجەوەندیە دەوڵەتا کوردی بۆ ناو دەنگی وەلدنیایە هەبێ بۆ نەبینن و کورد کێم چونێ هەڵبژاردنە بەرا ئونتم بسەر کەڤەنگەلەی کورد.